یەکێک لە پیاوانی ئەم سەردەما بانگەوازکارانی ئەم سەردەما قەحتانی بۆ باسی شتێکمان بۆ دەکات بەسەرهاتێکمان بۆ باس دەکات چونکە ئەو مردووی زۆر شۆردووە دەفەرمێ کاتێک باسی ئاخر شەڕی دەکەین باسی ئەو کەسانە دەکەین لەسەر تاوان و خراپە بەردەوامن با بزانین سەرنجامیان بۆ کوێ دەڕۆت دەفەرمێ مردوویەکم دەشۆری بە جوانی گوێ بگرین ئەو کەسەی کە من دەمشۆرد گەنجێکی سپیکەرانە بوو ڕەنگی سپی بوو کاتێککە مردوو بوو دەمشۆرد وعندما أبدأ في تغسيله بەڵام ئەڵێ کاتێ دەستم کرد لە شۆردنی ئەم گەنجە سپیە ڕەنگ سپیە تەماشام کرد وردە و دەڕەش بوو هەتا وەکو خەڵوزی لێ هات ڕەنگی ڕەش هەڵگەڕا هەموو گیانی ڕەش بوو لە کاتی شۆردن و لە کاتێوە کە ئێمە دەیشۆرین ئەفەرمێ بۆنێکی زۆر ناخۆش لەو مردووە گەنجە کە سپی بوو ڕەش بۆ وەکو خەڵوز دەرئەچوو بەڵام زۆر بۆنێکی ناخۆش وەکو ئەوی گۆشت ببرژێنی بۆنی ناخۆشی لێ دەهات ئینسانی بێباوەڕ ئینسانی خراپ بۆنی ناخۆشە کاتێککە ڕۆحەکەشی دەڕوا بۆ ئاسمان بۆنی بۆگەنی لێدێت دەفەرمێ فەهاوە شابون بەڵام ئەم گەنجەی لە سەرە مەرگدا و لە مردندا دوای مردنی ڕەنگی گیانی هەمووی ڕەش ئەبێت چی بووە گەنجێک بووە کانە تاریکەن لیسەڵاتی نوێژنەکەر بووە لە دنیادا نوێژی نەکردووە وەیەسمع الئەغانیە گوێی لە گۆرانی ئەگرت هەم نوێژی نەدەکرد و هەم گوێی لە گۆرانی دەگرت گۆرانی مۆسیقا و گۆرانی حرامە لە ئیسلامدا هەر کەسێکیش بە ناوی ئیسلامەوە گۆرانی مۆسیقا بەکار بهێنێ هەتا تەوقەسەری غەڵەتە ئیسلام گۆرانی حرام کردووە مۆسیقای حرام کردووە ئەو کەسانەی حەڵاڵی دەکەن لەبەر بەرژەوەندی پێڵا و کورسەکەی خۆیانە هیچی تر نییە بۆی خۆیان جێگیر بکەن ئەجینا ئیسلام بە هیچ شێوەیە ڕێگای بە مۆسیقا و گۆرانی نەداوە ئەوانەی حەڵاڵی دەکەن بەڕاستی مخالفەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خۆشەویستیان کردووە صلی الله علیه وسلم ئیسلام بە مۆسیقا و گۆرانی ناگەڕێتەوە دینداری بە مۆسیقا و گۆرانی فێر خەڵکی ناکرێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و سەحابە و پیاوچاکان بە مۆسیقا و گۆرانی خەڵکیان بە ئیسلام نەدەهێن بەڵکو بە ئایەت و حەدیث خەڵکیان بۆ ئیسلام دەگەڕانەوە ئەوە صیفەتی ئینسانی ئیماندار نییە ئەوە سەرنجامی گۆرانی و مۆسیقای و نوێژنەکردنە ئەفەرمێ ئەم گەنجە نوێژنەکەر بوو نوێژی نەدەکرد وە گوێی لە مۆسیقا و گۆرانی دەکرد گەنجە خۆشەویستەکانم ڕەحمەتی خواتان لێبێ ئاگاداری خۆتان بن شتێ مەکەنە گوێی خۆتانە کە حەرام بێت کە خوای گەورە پێی خۆش نییە هەموو دنیا مۆسیقا و گۆرانی حەڵاڵ بکە خوا و پێغەمبەری خوا سەڵم حەرامیان کردووە ئاگاداری خۆمان بە هەڵەدا نەچین بەرەو گومڕایی سەر لێ شێواوی نەڕۆی ئیسلام حرامی کردو بە هیچ شێوەیە مەجالی تیانێ وەکو قورئان و حەدیث هیچ مەجالێک تیانێ ئایەت و حەدیث ڕێگای بە مۆسیقا و گۆرانی نەداوە جا تۆش هیدفۆنێ میمۆریە مەکە گوێی خۆتەوە گوێ لە گۆرانی ئەمەکە و ئەوەکە بگری تو خوا پرسیارێک لەو کەسانە دەکەن گوێ لە گۆرانی دەگرن ئەو کەسێک کە گوێی لێ دەگرن ئەگەر بڵێ کات فڵان کەس پێت خۆشە لەگەڵ فڵان گۆرانی بێژە حەشر بکرێ کە گوێی لێ دەگری ئەڵێ نەخێر پەنا ئەگرم بەخوا خوا لەگەڵ حەشرم نەکا ئەی بۆ گوێی لێگریت بۆ گوێی لێگریت ئەفەرمێ با زۆر درێژی پێ نەدەین بەڵام کاتی ئەم گەنجە ئەفەرمێ قەبرمان بۆ هەڵکەند فإذا بحية كبيرة سبحان الله ئەفەرمێ قەبرەکەیان بۆ هەڵکەند ئەڵێ تەماشامان کە کاتێک قەبرەکە تەواو بوو تەماشا دەکەین یەک مارێکی زۆر زەخم و گەورە ناو قەبرەکەیە تخرج من القبر لەناو قەبرەکە دەرچوو ئەمجا ئەڵێ ترساین ڕۆشتین لە جێگایەتر قەبرێترمان بۆ هەڵکەن کاتێککە تەواو بووین تەماشا دەکەین ئەو مارە هاتەوە بان دووبارە لە قەبرەکە مارێکی زۆر گەورە و زەخم ئەڵێ جاری سێمیش قەبرێترمان بۆ هەڵکەن بە هەمان شێوە مارەکە هاتەوبان لە قەبرەکە دەرچوو ئەڵێ ئێمەش ناچار بووین دوای ئەوەی کە زۆر هیلاک بووین زۆر ماندوو بووین لە قەبر هەڵکەندن بێزار بووین ئەڵێ ناچار بووین مردووەکەمان گەنجە نوێژنەکەر و گوێ لە گۆرانی گرەکەمان خستە ناو قەبرەکەوە ئاخر شەڕی نەکبەتە ئەڵێ خستمانە ناو قەبرەکەوە
ئەڵێ وەڵڵاهی بە بەرچاوی خۆمانەوە بینیمان مارەکە لە تەوقەسەریەوە پیایە ئاڵا هەتاکو نوکی پەنجەی نوکی قاچی پێیوە ئاڵا ئێمەش دامان پۆشا ئەڵێ وەڵڵاهی گوێمان لێ بووی ئێسقانەکانی دەشکان مارەکە ئێسقانی ئەو ئینسانی دەشکان وردی دەکرد. برای بەڕێزم دە هەوڵی بۆ قیامەتی خۆت بدە وەڵڵاهی ئێمە تەحەمولی مار و دەپشک ناکەین. تخواوەرن بۆ مزگە براشینەکانم وەڵڵاهی خۆشتانم ئێوە هیچ ئیشێکم بە ئێوە نییە. تخواوەرن بۆ مزگە برا خۆشەویستەکانم بۆ خەمساردن بۆ ئیهمالن لە نوێژی جەماعەتە. کورە قیامەتێ سەخت لە بەردەمانەیە کە وتیان مەلائیکە وتی من ڕەبوکە پەروەردگارت کێیە ئەو کاتە قەدری نوێژی جەماعەت دەزانی ئەو کاتە دەزانی خەمساردی لە نوێژی جەماعەتە بۆ تۆ چەندێ ماڵی وێرانی و ماڵ کاولیە. دەوەرن بۆ مزگە و نوێژەکانتان بە جەماعەت بکەن. دنیا تەواو نابێ ئیشی دنیا تەواو نابێ ئیشی قیامەت لەبیر مەکەن براکانم. ئاوا با لە دنیادا بە چاوی خەڵکەوە خوای گەورە زەلیلمان نەکا و مارمان بۆ تەرخان نەکات. ئێمە ئیمانمان پێی بەبێ حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم یەکێک لە عەزابەکانی قەبر بریتیە لە مار